بەڕێزان بەردەوامین لەم چەند ڕۆژە بەێستەشەوە زۆر باز لە گەڕکی عینکاوی شاری ئەولێر دەکرێەوە بەداخەوە باز لەوە دەکرێت هەندێک کاری نەشیا و نامۆ بە کۆمەڵگەی کوردی تێدا ئەنجام دەدرێ. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی کە بێگومانم دیاردانە لە هەموو جیانداهان چ باشکرا چ بەنیهێنی لە کۆمەڵگەی ئەمەش بەدەر نییە لەو کۆمەلگانە بەس خۆشببختانێش ئێمە کۆمەڵگەیەکی پاکین پێکاتەی مەسیحیش لە هەرێمی کوردستان وەکو پێکاتەیەکی ڕەسەنی ئەم وڵاتە و پابند بە کللتور و عادات و تەقالیدی جوانی خۆیانەوە نابێتەوە بگلێنرێن لە ئەم پرس و باس و بابەتانە و ناوی ئەوان لە پاڵ ئەم جۆرە بابەتانەدا بێنرێ چونکە زۆر باز لە گەڕکی ئەنکاوە دەکرا. گفتوگەیم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سروود سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی دیموکراتی ئاشور. دکتۆر سلااو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ئەو هەواڵانەی چەند ڕۆژی ڕابردوو بیستووە وەکو وڵاتێکی مەسیحی چی دەڵێی لەسەر ئەو باسانە؟ سڵاو بەڕێز زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. ڕاستە لە دوو هەفتەی ڕابردوو هەڵمەتێک هەیە لە عینکاوە لەسەر ئاستی لە سوۆسیەل میدیا بەتای بەسەرپەرشتی و بەتایبەتمەندی گەنجانی عینکاوە بۆ ئەوەی گلەیەک هەیە لە عینکاوە لەبەر بڵاوبوونەوەی ڕفتاری نائەخلاقی لە ناو عینکاوە دەکرێتەوە. چەند جێگایەکمان هەیە ناشیاون ناتەندروستن نایاسایین ئیشی نائەخلاقی زۆر دەکەن لە عینکاوە. ئەوەی کرد کە خەڵکی عینکاوە زۆر نێگەران بن. ئەم ئیشانە تێکدەری ژیانی ڕۆژانەی خەڵکی عینکاون هەروەها ڕۆڵێکی خراپیان هەیە لەسەر ناوی عینکاوە سومعی عینکاوە. ئەم هەڵمەتە تایبەتە بۆ ئەوەی لایانی پەیوەندیدار حکوومەتی هەرێم بە تایبەت پارێزگاری هەولێر و وزارەتی شارەوانی بۆ ئەوە ئەم جێگایانە دای بخەن. زۆر گرنگە ڕێنمایی گەشت و گوزاری دەبی جێبەجێ بکرێتەوە. ناکرێ مولەت بدرێتە کەسێک بچی دیسکۆ یان نادی یان کەفیشۆپ بیکاتەوە بەبێ جێبەجێکردنی ڕێنمایی نابی جێگایەک بکرێتەوە بە ناو کۆفیشۆپ و ئاخرەکەی هەر کۆفیش تێدانەبی هەر بەس ئیشی خراپ لە ناوی بکرێتەوە. ئەم جێگایانە قابلی قبول نییە. خەڵکی عینکاوە لەسەر ئەم شتا ڕازینین و زۆرش نیگەرانن هیوادارین حکومەت بەهانامان بێتەوە. باشە ئەم گەنجانە دەیانەوێت چی بکەن؟ ئەماژت بۆ کردوتی یەک دو هەفتەیەکە ئەو گەنجانە لە گەڕکی عینکاوە ینی دەیانەوێ جۆرێک بە دوواداچوون بکەن حکومەت هاوکاریان بێت لەوەی کە ئەم پرس و باسە بگەن نەجێ و چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. یعنی ئەم گەنجانە داوا دەکەن کە ئەم شتە نەمینێ لە عینکاوە و ڕێنمایی یاسایی جێبەجێ بکرێتەوە. گەنجانی عینکاوە بەڕاستی هۆکارەکەی تەشخیصیان کردیە. وزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە تەسەورم بەرپرسە لەم بابەتە. لەبەرەوە ڕاستە حکوومەتی هەرێم پرینسیپێکی تەبەنی کردیە کە ئەوەی زیادکردنی داهاتە لەبەرەوە وەزعەکە ئەوهایە و قەیرانە. بەڵام ئەم پرینسیپە یعنی معنای نییە وزارەتی شارەوانی ئەوی بێتەوە مۆلەت داوای مۆلەتی بکە بۆ کردنەوەی جێگایکی ئەوها بەس هەتا ڕسوم وەربگری یەکسەر مۆلەتی پێ بداتن بەبێ جێبەجێکردنی ڕێنمایی ئەسلی یان ڕەسەن. ئەم جێگایانە نابی لەناو خەڵک بن. ئەم شوێنانە دەبی دوور بن لە خێزان لە شوێنی کە خەڵک لێ نیشتەجوو دەبن. خەڵک دەیەوەی ئیستراحەت بکە. ئەم شتانە زۆر خراپن. بۆیە وزارەتی شارەوانی و پارێزگاری هەولێر دەبی ڕۆڵێکی سەرەکیان هەبی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەم کێشەیە یەکەم جار نییە. بڕاستی 2015 هەمان کێشەمان هەبوو. ئەو کاتەش گەنجانی عینکاوە خۆپیشاندانیان کرد. ئاخرەکەی وەزیری ناوخۆ کاکەریم سنجاری بوو ئەو کاتە لیژنەیەکی دامەزرات بۆ ئەوەی ئەو جێگایانە قەپاتی بکەن. بەڕاستی 2015 63 جێگا لە عینکاوە بە نایاسایی و بە بێ مۆلەتی کرابوون بۆ ئەم شتانە هەمویان قەپاتیان کردبوو. ئێستا بەداخەوە دیسان بابەتەکە دووبارە بووتەوە. چەندین شوێن هەیە لە عینکاوە ئەو شتانەی دەکەن. ئەمانە دەبی دیسان دەبی قەپات بکرێنەوە دەبی مۆلەت لیان سەحب بکرێتەوە لەبەرەوە شتی ناشیا و ناتەندروست و نایاسایی دەکەن. باشە دکتۆر ژمارەیان چەندە بە ژمارە لە لاتانە؟
بجمار للامان لا مقاميات موجوده بلام زورن دوري 20 بو 25 جيجا هيا اوشتاني دكا ونازانم مولت شونيان ورياغر او جي جومان لاي اما بابتي تشاوديري يعني مفروضه محافظه هولير بارزگاری هولير يان وزاره الشارواني وقشت وزاري بشي تشاوديريان هبي دبي بين تشاوديري او شينانا يمكن بزان يعني ايشي خويان جيب جيدا كان شون مولت بياندرا يعني نا اوشتا موجود نيا قايم مقاميتي عن كاوش براستي كمكري هي اوش دبي متابعي بك اسايشي عن كاو دبي رولي هبي بو امشتانا نمينين يعني معقولنيه لدرنغاني شو همروجك ببته سو هرا وشرطق لناو جاده كان كخلقي عادي خزاني عادي ليديجين فامر فتارانا زور خرابن زور تاثيريان كردي لسر خلشي عنكاوا واستا موضوعك زور قوربوا مفروضه كنترول بكريتوا دبي لاني بيونديدار تداخل بكاتن باشا اما جد بو کرد ام جێگانە بۆ هەندێک کاری نشیا و بەکاردێن ئێوەش نازان چۆن مۆڵەتیان وەرگردووە پێتان وایە بە ناوی شوێنی دیکەەوە مۆڵەتیان وەرگرت بێ ینی بۆ نمونە وتبێتیانێ مایکێن بە کۆفی شۆپ یان بۆ بواری دیکە بەڵام دیسان بەو ناوانە مۆڵەتیان وەرگردو و بۆ ئامانجی دیکە بەکارێنن هر او هاي بريس يعني مولت ورد قريب ناوي كوفي شوب بلام اخيركي كوفي شوب نابي لو يضلم بشي تشاوديري لوزارات يعني لمحافظات دبي رولي هبي دبي حفتي جارك دروه جارك سردانيام كبزانا ايشي خويا جيب جيدا كان نسرايا لمولتي كبياندراوا يانا او مهمه براستي العنكاوا يعني كاتي ماستر بلاني هولير درتشو بو اوي شاري اربيل قوره بكريتوا زررشي زور برعنكاوي كاد راستا هولك هبو بوكا شبيدان وبربيداني قشتو جزاري لهريم امج دجي اونين بلام او دبوايا ببلان ريك بخريتوا عنكاوي شارش كيتشي قسكيا تحملي 56-57 هوتيل ناكات انكاكا او اند زور او هوتيل انا زور همويان يعني نعلم همويان زور بيان او ايشانا او نمشي او ايشانا لناويان هياو ازعاج خلقي زور دكن تاثيرش دكن لسر سمعي عنكاوا بويا جنجاني عنكاوا هستان قبولي اوشتيان نكرت باشا دكتور ئەم جێگانە گەنجانیان کاوە خۆیان کاری تێدا ناکەن ینی هەڵکی ناوچەکە خۆیان کار لەوێدا لەو جێگانەدا ناکەن و پێیان ناخۆشە و باتەنگ سمعی شوێنەکەیانەوەن والله برز او خلقانا ما براستي نازانن اي تشين درينو وشون مولتي وردقرن شون دينو عنكاو او اي شيء دكن يعني خلشي بيغانا خلشي عنكاونين يعني بتصورم هندك شيان يعني زربيان هر خلشي هولي رجنين كدينو مولت وردقرن وبنايك بكري وردقرن على اساس بونمونا ببتا كوفي شوب يا مطعم اقول اخر كي ايشكا دبتا شوازشكا باشا تا چەندە بۆ ئێوەمای نیگەرانیە کە ناوبانگی گەڕەکی عنکاوە بەکاردێت بۆ ئەم پرس و باس و بابەتانیانی لە پاڵ ئەم بابەتانەدا ناوی عنکاوە دێت ڕاستەوە زۆر گرنگە و زۆرش خراپە لە بۆمان کاکە زۆرش نیگەرانین يعني عنکاوە ئەو بە حیاتیەوە هەنەبوو کاکە ئێستا ڕاستە گەشە پێدان هەیە گەشت و گوزاری هەیە بەڵام ئەوە بێپلانیە نابي لسر اساسي سمعتي واستراحتي خلقي بويا اما زور نيجراني لمبابتا وابيتوا براستي هر ليره ولا للري من بري نقول داوادكم لبروتشي شك زور قوريا داوادكم بريزان لا داوكاري قشتي بينه وسرخط ومساعده خلشي عن كاوب كان لبروي شكا مشكله كزور قوريا بتصوري اما عندك كاس هيا ديوي كشكا بتشوكي بكا بەڵام نەخێر کاکە بچووک نییە کێشەکە زۆر گەورەیە داوا دەکەم لە داواکاری گشتی تەداخل بکە مۆزوعەکە کەس و دوو کەس نییە مۆزوعەکە من بەتەنیانە مۆزوعەکە گەڕەکێکی زۆر گرنگە لە شاری هەولێر گەڕەکی عنکاوەیە دەبی تەداخل بکە داوا دەکەم لە بەڕێز برای بەڕێزم پارێزگاری هەولێر ئومێد خۆشنا و کاک ومێد بێوە عنکاوە کاکە پێنج دقە بینمان هەیە وەرە تەماشای بکە بزانە وەزعکەوە دانیشە لەگەڵ خەڵکی عنکاوە دابنیشە قسەی لەگەڵیان کە بزانە کێشەیان چییە لەگەڵ گەنجانی عنکاوە دانیشە ئەمە وەزع نییە کاکە خەڵک دەیەوێ ئیستراحەت بکە خەڵک دەیەوێ
سمعتی خۆی مێژی و خۆی کەلتوری خۆی بیپارێزی کاکە نابێ ئەوها بە بەڕەلای ئیشەکە بڕواتەوە و هەم ڕۆژێک ئەمە غەمی بخۆینەوە لەسەر ئەو مەوزوعە. دکتۆر ئەمە ناخۆش نییە ینی بەو شێوازە ناوبانگی ئەنکاوە بەکاردێ بۆ ئەمە ینی کە بەرکەوتنتان دەبێت لەگەڵ خەڵکدا خەڵکی ژیسان و بێەوە دەڵێ کاکە بۆ بەتەنگەمەوە نین ئەو تا تۆش داوا دەکەی دەڵێ پارێزگاری و لێروەرە بەتەنگمانەوە ینی ناخۆش نییە خێزانەکان چۆن باسی ئەم پرس و باس و بابەتاکەن لە نێو خۆتاندا تا چەندە ینی داوای ئەوە کرێکەمانە دوور بخرێنەوە و چاودێری بکرێن وەکو پێشتری ئاماژەت پێکرد چونکە خێزان لەم جێگانەدا دەژین. بالضبط ئەو هایە کاکە ئەمە ینی بابەتەکە بەڕاستی لای وزارەتی شارەوانیە وزارەتی شارەوانی دەبی دووبارە مراجعی خۆی بکە و مراجعی مۆلەتی ئەو شوێنانەی بکە چاودێری بکە بۆ ئەوەی سوبەی دوو سوبەی ئەگەر ئەو کێشە حەل بووە و ئەو جێگانە داخراون بەتەسەوەرم هەتا سوبەی دوو سوبەی گلەی وەزیر نەکەین ئەمە بەتەسەوەرم باشترە لە قایمەقامیەتی عنکاوە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەبی ستافەکەی خەڵکی عنکاوە بن مۆزەفی عنکاوە بن ئەوان سەرپەرشتی ئەو مۆزوعی بکەن و ئەوان سەرپەرشتی مۆلەت فێدانی بۆ ئەو جێگانە بکەن و ئەوانش متابعەیان بکەن هەروەها پێویستمان بە دەسەڵاتێکی بەقووەت لە عنکاوە کاکە قایمەقاممان نییە قایمەقامێکمان دەوێ قووەتی هەبی برێ نە برێ نەخێر برێ نایکەمەوەیشە یعنی معقول نییە تەلیفۆنێک واستەیەک نووسراوک بێتەوە لە بۆی ئەم ڕزامەندی بدەت ئەوەش یەکسەر برێ باشە لۆتان جێبەجێ دەکەم دەمانەوەی قایمەقامێکی هەبی پێی بکرێت توانای هەبی برێ نەخێر نە ئیشەکە ڕایگری خاستە لە ئەوشتان لەبەرەوە ئەوانە دووبارەی دەبن وەچی گوتم 2015 هەمان مشکلەمان هەبوو بە هزار حال هەتا چارەسەرمان کرد ئێستا دیسان دووبارەی بووتەوە ئەمە هەمووی ئیشەکە لای قایمەقامیەتە قایمەقامێکمان هەبی بە قووەت بی پێی بکرێ دەسەڵات هەبی پێی بکرێ بلێ نەخێر لە قاموسی وشەی نە هەبی ئەم شتانە دووبارەی نابنەوە بۆیە ینی ڕزاتان لێ دەکەم لایەن حکومی بە چاوێکی جیاواز تەماشای عنکاوە بکەن کاکە خەڵکی عنکاوە خێزانی عنکاوە دەستیان پێکرد وا کۆش دەکەن لەبەر ئەو وەزعە تحمل ناکەن ئینگۆش هۆکارن کاکە آخر ئەوە معقول نییە ئەوە پێکهاتێکی ڕسەنە جیاوازە ئاینی قەومی جیاوازە کاکە نابی بەو شێوازە تعامل لەگەڵمان بکرێتەوە لایەنی حکومی دەبی موساعدەمان بکەن کاکە. باشە دکتۆر پێ دوایە خەڵکانی باڵادەست لە پشت ئەم وتێلانەوە بن ینی خاوەنددارێتی وتێلانە واوەکو تۆ ئاماژەی پێ دەکەی ینی زۆر جار نەئیان بۆ ناکرێ یان مۆڵەتیان پێدەدرێ چاودێریان ناکرێ. ئەکیید کاکە ئەو جێگانەی دەکاتەوە ئەکیید پشتی هەیە واستەی هەیە ئەمە ناڵێم باڵادەستیان بەرپرسێکی زۆر گەورە لە پشتی هەیە هەتا نەبتە تۆمەتبار لەسەرم بەس ئەکیید پشتی هەیە ئەمە نمونەمان هەیە کاکە یعنی بۆ نمونە کەفی شۆپێک هەیە سکالا لەسەری تۆمار دەکرێت خەڵکی گەڕەکە سکالا لەسەری تۆمار دەکەن کە جێبەجێ ڕێنمایی ناکاتە دێن دای دەخەن دوم ڕۆژ دیسان دەکرێتەوە دیسان سکالا لەسەری تۆمار دەکرێتەوە دای دەخەن سێ ڕۆژی دیکە دیسان دەکرێتەوە یعنی ئەوە جێگایەک هەیە دەڵێن ئەوە باسی ئەو جێگایی نەکەن ئەوە هەر کەس ناتوانانی دای بخاتن ئەوە لە هیچ جێگایەک نییە یعنی قابلی قبول نییە کابرا ئەگەر واستە نەبی پشتی بەقوت نەبی ناتوانانی ئەو شتانەی بکە لە ناو خەڵکی لە ناو خێزانی اعتیادی کەواتە پشتی هەیە بۆیە ینی لۆیە دەڵێم ینی لەسەر ئاستی باڵای حکومت دەبی بێنەوە ناو مەوزوع بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەبەر ئەوە بەرپرسی بەسیط بەتەسەورن ناتوانانی حەلی بکات ناتوانانی ئللا لەسەر ئاستی باڵا لەلایەن وەزیرەوە ئەنجومەنی وەزیرانەوە دەبی بێن یان داواکاری گشتی یان محافەزە ئەوان دەتوانن کاکە ئەو جێگانە داخن دەسەڵاتی مەحەلی لە عنکاوە ئەو توانایان نییە بەداخەوە. باشە دکتۆر داواکاریەوە لە میدیاکان چیە زۆر جار میدیاکان بە بێبەرنامە ئەندێجار لە نەزانیەوە ینی هەر دیاردەیەک ڕوو دەدا یەکسەر باز لە گەڕەکی عنکاواکەن فلانش لە گەڕەکی عنکاوە ڕوویدا فلان دیاردەی نامە و نەشیاو لە گەڕەکی عنکاوە ئەنجام دەدرێت بەبێ گوێدانەوەی گەڕەکی عنکاوە سەدان خێزانی ڕەسەنی ئەم وڵاتە لەوێدا دەژین و پێیان ناخۆشە ناوبانگی گەڕەکەکەیان وا بەکار بێ. ئەوە مشکلەکەمان ئەوەیە کاکە یعنی ئێستا ژیانی ڕۆژانەی خەڵک تێکچوو استراحەتی خەڵک نەماوە
يعني هەندێک جێگا هەیە مۆسیقای تێدایە لە درنگانی شەو دەنگێکی بەرز ئەوە استراحات و ئەوە ڕۆژی ژیانی ڕۆژانە قیدنیە بە سومعەتیش عنکاوەش تێکێندایە کاکە یعنی خەڵکی عنکاوە ئەو هانی خەڵکی عنکاوە ئەوە خەڵکی هەولێر بە کورد و بە تورکمان دەزانن خەڵکی عنکاوە چوون بوون ئەوە وەختی خۆی کاکە چەندین مامۆستا هەبوو لە هەولێر کە دەرسیان دەدا تورکمان و کوردەکانی هەولێر ئەمووی خەڵکی مامۆستای کەونی هەولێر هەمووی خەڵکی عنکاوە بوون آخر بە حیاتمان ئەمە وەزعمان ئەوها نەبوو ئەوە فترەك ئەو شتە دیسان دووبارە دەبتەوە 2015 مشکلەمان هەبوو حلمان کرد ئێستا دیسان مشکلەکە دیسان گەڕایتەوە و خراپتریشە یعنی دیسان دەبی حل بکرێتەوە بەڵام بە تەسەوڕم دەبی ڕێگری ریشەی بکرێتەوە بەرێنمایی بکرێتەوە بۆ ئەوە دووبارە نبتەوە ئەوە هەمووش لە ئەستۆی وەزارەتی شارەوانیان لەمە دووان نابی مۆلەت بدرێتەوە ئەو جێگان ئەسڵەن لە عنکاوە یعنی مۆتێلی و هۆتێلی زۆرمان هەیە لە عنکاوە پێویستی بە هۆتێلی دیکە نییە کاکە یعنی کەفی شۆ بوو مەطعام ئەو شتانە زۆر بوون لە عنکاوە ئەوەش بەس عەلەقەڵ قۆناغێکی ئینتیقالی بڵێن بۆ 15 ساڵی دابێ مۆلەت نەمایە لە عنکا ئەو مۆلەتە هەیە با بەکاری بینین لەگەر ئەوەش چاودێری زۆر گرنگە کاکە لەلایەن پارێزگاری هەولێر لەلایەن وزارەتی شارەوانی و گەشت و گوزاری تیمی چاودێری دەبی بێنەوە عنکاوە هەفتەی جارێک هەفتە دەڕۆژ جارێک دەبی بێنەوە سەردانی ئەو شوێنانەی بکەن بزانن ڕێنمایی جێبەجێ دەکەن یان نە قایم مەقامێتی عنکاوە دەبی هەوڵی هەبی دەبی ڕۆلی هەبی دەبی توانای هەبی برێ کاکە نەخێر قبول ناکەم ئاسایشی عنکاوە دەبی ڕۆلیان هەبی ئەوان هەمووی وسکوت بوون هەمووی قسە ناکرد ئاخیرەکەش باجەکەش هەموو لەسەر خەڵکی عنکاوەیە لەسەر سمعەتی خەڵکی عنکاوەیە کە زۆر پیرۆزە لای ئەمە گەنجانی عنکاوە تەحمولی شتەی ناکەن ئەگەر لە ناو عنکاوە بن یا لە دەرەوەی وڵات بن کاکە هەمویان تەحمولی شتەی ناکە قەت قابلی قبول نییە ئەوە کاکە حالی بکەن ڕجاتان لێ دەکەین داواکاری گشتی ڕجاتان لێ دەکەین هاواری عنکاوە مساعدەی عنکاوە بکەن کاکە ئەوە هاوارە بەڕێز دکتۆر سروور سەلیم هەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی دیموکراتیا شور سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بە ڕوونکردنەوەکانت بە هیوایەوە و گرفتە چارەسەر بکرێت ئێمەش وەکو کورسات وەکو میدیایەکی پابند بە ئەخلاق و ئیتیکی کۆمەڵگەکەمانەوە بە تەواوی پێکاتەکانەوە بێگومان هەمیشە دەنگیەوە دەگەێنین و ڕۆڵمان دەبێت لە ئەوەی کە گەڕەکی عنکاوە ناو و ناوبانگی گەڕەکی عنکاوە پارێزراوە بێ و مەسیحەکان پێکاتی کە ڕەسەنی ئەم وڵاتەن هەرواشدا دەمێنەوە.